بەڕێزان هەندێک کەسێتی هەیە تەعاملکردن لەگەڵی زەحمەتە بێ ئاگامان لێبێ پەیوەندی کۆمەڵایەتەکان. یعنی ئافرەتێکە شووەکە بە کابرایکی ڕەزیل، ئەگەر شخصیەتی ئەم ئافرەتە بە قووەت نەبێ پەیوەندی کۆمەڵایەتەکانی لاواز بێ بڕواتان بێ 100 کێشەی بۆ دروستە بێ لەگەڵ پیاوە ڕەزیلەیە. بەڵام ئەگەر پەیوەندی شخصیەتی کەسەکە بناسێ مامەڵەی لەگەڵاکرد بێ، بۆیە هەموو جارەیە ماڵی قۆناغی دەستگیرانی مهمە بۆ ئەوەی شارەزابی ئەم پیاوە ڕەزیلە یا ڕەزیل نییە. من کەیسی وامی هاتۆتە لامان بۆیە بە نمونەیەنمەوە. ژنێک بوو لەگەڵ پیاوەکە کێشەیان جایەک سەر کەین بۆ نییە ئەوەی لە ژێر بەڕێ هێنیتە سەر بەڕە ئەگەڕۆنەوە ئەیگوم کابرایە من توش بوومە دەستیەوە بڕواو بێ لە فەتەی دەستگیرانیشە ئاو ئاخر دەبێ ئاو چییە بە 250 ئەوەی بۆ ناکڕیتم ئەیگو بە ئاهام مەرکانێم ئاوی هینەینی مزگەوت ئەمە مبارەکە وەزانێ ئاوی زمزم مایاتێت والحاصل نظام لە ڕەزیلیەوە بوو. مەسەلەن پاس دڵی ناهاو ئەیگو با بە پیاسە بڕۆین وەرزش بۆ سەحەتمان باشە، یعنی باسی شتی وا ئێوتم خوشکی من کاوزانی وایە بۆ شوو پێکرد. چونکە هەندێک کەسێتی تۆ ناتوانانی یا دڵ پیسە یا کەسێتێکی عودوانی هەیە شەڕخوازی هەیە یا شەرمن و گۆشەگیرە. ئەوە ئافرەتێ شووی بە برادەرێکرد بوو، برادەرەکە ئەلم جۆرێکە پەیوەندی کۆمەڵایەتی لاوازە بڕواو هەبێت دوایی لای چەند کەسێک شەکوا و گلەیی کرد بوو توی ئەم خزمەی ئێوەمە چییە وەزانێ من میوانم ئەڕوا لە بەیانێت تا ئێوارە چێتە دەرەوە کەیەتەوانێ هەر سەری تەلەڤیزۆنەکە و خەریکی گوڵە بە ڕۆژەیە هیچ احتیمام بە من نایە، من هەست ناکەم کە مێردم هەیە. خۆی فعلەن ئەو کەسە شخصیەتی وابوو ئەخیرەن لێک جابوونەوە تەلاق و دوورکرد. باشە ئەم ئافرەتەشی سەرگەردان کرد خۆشیشی تووشی و حاڵەتە بوو هەتا ئێساش نەفەقە ئايات و هەر قانونیان لە محکەمە بەیان بڕۆ بێ پارە بێ بەم ئافرەتە و خۆی مەعاشەکەی زۆر جوانە اینجا ئەوەشی هاتە سەر.